بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەتە بە ڕەوشی ئێستای مووسڵ و هەوڵەکان بۆ ئازادکردنی ئەو شارە و ئایندەی پارێزگای مووسڵ. دیارە لە ماوەی ڕابردوودا پاشەوەی لە 2023 ڕژێمی باسی عێراق ڕووخا سیستەمێکی تازە لە عێراق هاتەکایەوە. تاکو ئێستا پێکهاتەی سونە تەنانەت کوردیش، بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەسەر بکەین بازدا پێکهاتەی سونە دەکەین، خۆیان ینی نابینن بەوەی کە هاوبەشی سیاسی ڕاستەقینەبوونە لە حکومڕانی عێراقدا. پاش ڕزگارکردنی مووسڵ سونەکانی عێراق بە تایبەت پارێزگایی نینەوە داوای چی دەکەن؟ خواستیان چ دەبێ؟ ئایا داوای هەرێمێکی فیدرالی دەکەن یاخود داخوازی کۆنفدرالی دەکەن یاخود داوای جیابوونەوە لە عێراق دەکەین؟ لەلایەکی دیکەوە ئەجندای نێودەوڵەتی سەبارەت بە پارێزگای نینەوە چییە؟ بۆچی تورکیا ئەوەندە سوورە لەسەر ئەوەی هێزەکانی بەشداری لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵدا بکات؟ بۆچی کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکدا سوپای عێراق هەیە، هێزی پێشمەرگەی کوردستان هەیە؟ بۆچی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگای حکوومەتی بەغداوە ئەوەندە سوورە لەسەر ئەوەی حەشدی شعبی بەشداری لەو ئۆپراسیۆنەدا بکات؟ بەڕێزانم بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دکتۆر محەممەد بازیانی ڕێکخەری بزافی چاکسازی و گەشە لەگەڵمانە، هەروە دکتۆر خەلیل ئیسماعیل چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ لە شاری دهۆکەوەش دکتۆر بەیار دۆسکی مامۆستای زانکۆی ئەمریکی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆک لەگەڵمان دەبێت. سەرەتا بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم، پێم باشە لە لای دکتۆر خەلیلەوە دەست پێ بکەم. دکتۆر بەو پێی بەڕێستان پسپۆڕێتیەتان هەیە لەسەر مەسائلی جوگرافی و مێژویی، پێم باشە لەوەوە ینی دەست پێ بکەم و بپرسم ڕزگارکردنی شاری مووسڵ ینی ئازادکردنی شارێکە، ینی ئاسایی ئەو شارە یاخود جیاوازی و تایبەتمەندی هەیە لەگەڵ شارەکانی دیکەی عێراق؟ پێشێکی سوپاسان دەکەین. گومانی تێ نییە مەسئلەی ڕزگاربوونی مووسڵ تایبەتمەندیکی خۆی هەیە، زۆر جیاوازە لەگەڵ ڕزگاربوونی ئەو شار و شارشەکانێکی پێشوو لە چەند هۆیەک. یەکی لەوانەیەکی شاری مووسڵ و پارێزگای نینەوە دووهەم پارێزگایە، دووهەم شارە بەنسبەتی عێراق لە ڕووی قەبارەی دانیشتوان و لە ڕووی گرنگی ئابووری و گرنگی ستراتیجی. بۆچی؟ چونکی شاری مووسڵ هەر لە کۆنەوە پێشێت ئەسیس بوونی دەوڵەتی عێراقی ئەمە جسرێکە پردێکە لە بینی عێراق و لە بینی دەوڵەتانی ئەوروپا. لەبەر ئەوە بە تایبەتی لە زمانی عوسمانیەکان ئەمە دەورێکی سەرەکیکی هەبوو بەنسبەتی ئەو ناوچەیە. هەر لەسەر ئەو ئەساسە ئەیبینین کە شەڕی جیهانی یەکەم کە تەواو بوو، دەوڵەی عوسمانی ئەو سەردەمە ئیسراری کرد کە مووسڵ و دەوروپشتی و ئەو ناوچەیە کە پیان وت ویلایی مووسڵ ئەبێ بەشێک بێت لە دەوڵەی عوسمانی، نەک ئەبێتە بەشێک لەو ناوچانەی داگیر کراو لە ڕووی بریتانیەکان. لەبەر ئەوە ئەمڕۆ لەو شەڕێکی ئێمە ئەبینین بە تەئکید سەیرەکەین ئێستا هەم حکوومەتی عێراقی و هەم حکوومەتی هەرێمی کوردستان شتەکە بە جدی زۆریان وەرگرت بوو، دەمەیە کە ئیعدادات و استعداداتی بۆ ئەم مەسئلە تەرخان کراوە و جەنابەت وەکوی بینید تەداخلاتێکی زۆری هەیە. تا ئێستا کە شەڕەکە دەستی پێکرد بەڕای من تا ئێستا ڕێک نین نە لە ئایندەی ئەم شار و هەروەها پارێزگەکە نەک چۆن چۆنیەتی ڕزگاربوونی ناوچەکەی. بەڵام تاوەکو ئێستا یانیەوە چەند ڕۆژێکە ئۆپراسیۆنەکە دەستی پێکردووە، تاوەکو ئێستاکە ئۆپراسیۆنەکە بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێت، هیچ بەریەکەوتنێک لە نێوان هێزەکانی بەشداربوو لە ئۆپراسیۆنەدا نییە لە کاتێکدا کە وەکو دەزانرێ هێزی بیانیش هەن لە ئەوەیکی جەنابەت باسیەکەی ڕاستە، بەڵام ئەویش لە بیرمان نەچێت تا ئەم سێ ڕۆژەیەکی تەواو بووە چەندها گوندێک توانیان ڕزگار بکەن و تا ئێستەیشە تەنها یەک دوو محوەرێکی بەکاریان هێناوە، مەحاولەکاتێکی تر تا ئێستا ماوە و تا ئەم لەحظەیە دەوری 20 تا 30 کیلومتر
دوورە لە شارەکە. باش چاوەڕێی بەریەکەوتن دەکەی لە ئایندەدا؟ قەزدم لەبەر ئەوە تا ئێستا ئێمە ناتوانین بەو سێ ڕۆژە قراریین کە ئیشتەکە زۆر ئاسانە و ئیشەکە بە طەبیعی ئەڕوات و هیچ کێشەی نییە. باش ئێمە ئەو بەریەکەوتنەی کە تۆ لە قسەکانتدا ئەوە دەبینم کە چاوەڕوانیەک دەکەی لەوەی کە بەریەکەوتن دروست بێ، ئەو بەریەکەوتنە لە نێوان کامە هێزدا دروست دەبێت؟ مشکلەکەی ئەو شەڕە ئەو ڕزگاربوونی ئەو ناوچەیە تەداخلاتێکی زۆرە. یعنی مەسەلەن جەنابەت ئەگەر سەیری مقارنە بکەی لەگەڵ ئەمبار، لەگەڵ ڕۆمادی مەثەلەن، لەگەڵ فەلوجە، لەگەڵ هیت حەدیثە ئێستەیشە تەسەوڕەکەیت ئێستا ڕاوە عانە خەریکە ڕزگارە بن، ئێمە ئاگامان لێ نییە. بۆچی؟ چونکە مەسەلەکە طەبیعیە و کێشەیەکی لەسەر ئەو ناوچانە نییە، بەڵام زۆر جیاوازە. لەگەڵ مەسەلەی مووسڵ و ڕزگاربوونی مووسڵ چەندها مەجموعەیەکی هەر یەکی لەو مەجموعاتانە مەساڵحی تایبەتمەندی خۆی هەیە، ئامالێکی خۆی هەیە بۆ داهاتوو. لەبەر ئەوە ممکنە ئەمڕۆ تا ئێستا دیار نییە، بەڵام بە تەوەقعاتی خۆم ئەگەر لە ناو جەرگی شەڕەکە دیار نەبێت لە دوای ڕزگاربوونی دیارە بێت. دکتۆر محەممەد دێمە لای بەڕێستان، ینی وەکو دەبیندرێتن زۆربەی هێزەکان ینی داکۆچی لەسەر ئەوە دەکەنەوە بەشداری لە ئۆپراسیۆنی ڕزگارکردی مووسڵدا بکەن، بە تایبەت هێزەکانی ینی وەکو دەبیندرێتن ئی تورکیا و حەشدی شعبیش. من بە شێوەیەک کە پرسیار دەکەم بەشداریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان، چکە زۆر جار باز دەوە دەکرێت کە هێزی پێشمەرگەی کوردستان زەڕور نەبوو بەشداری لە ئۆپراسیۆنەدا بکات. هەندێک قسە لەم لاولەولا دەکرێت کە ئەمە خاچی کوردستان نییە، پارێزگای نێنەوە زۆرینەی عەرەبی سونە مەسەبن، زەڕور نییە خوێنی کورد لەم پارێزگایەدا بڕژێت. سەرەتا بەناوی خوا، ئێوارە باشی لە بەڕێستان و سەرجەم بینەرانی کەناڵە. لە ڕاستیدا هەڵبەتە وەکو جەنابی دکتۆری شارەتی پێکرد، وەزعی مووسڵ زۆر جودایە لەگەڵ هەموو شوێنەکانی، کە بۆیە مشتمڕی زۆر هەیە لەسەر مەسەلەی مووسڵ ئەمێت و گرنگێکی ئیقلیمی هەیە، ناوخۆیی هەیە و جیهانیشی هەیە. لەبەرەوەی بە طەبیعەت ئێستا ئەتوانم بڵێم شەڕێکی بچکۆلەی جیهانیە و مووسڵیش ئەتوانم بڵێم بچووکراوەیەکی ڕۆژهەڵاتی ناوینە، چونکە هەر لە ڕێی ئەتنیەوە لە ڕێی مەذهبیەوە لە هەموو بوارەکانەوە کە ئەنەما عێراقیشی بچکۆلانەیە کۆبەتەوە لێوەکو چۆن کەرکووک عێراقیشی بچکۆلەیە، بەڵام مووسڵ زیاتر لە ڕێی ئیقتصادیەوە، لە ڕێی دەرگایەکە بۆ ئەوروپا بۆ شوێنەکانی کە لە ڕێی تاریخی و مێژوویەوە مووسڵ تەنانەت مەهدی حەضاراتە، پێغەمبەران لێ بووە، نەبی یونس لێ بووە. یعنی ئەمانە هەمووی هەم تاریخ و هەم جغرافیا و هەم جیۆپۆلیتیکی هەم مەسەلەی استراتیژی قەزەیەکی زۆر زۆر گەورەیە. بۆیە و نزیکی لە کوردستانی ئێمە بە طەبیعەت گرنگیکی تایبەتی خودی خۆی پێداوە. بۆیە ئەم سیراعی کە هەیە بە حەقیقەتەن وجودی کورد پێی خۆش نەبوو، کورد ئەم وەزعە برچێ پێوەی، بەڵام لە چێندرا پێوەی. یعنی شەڕی داعش قیادەی کوردی ئەوەی کێماگەدارین و بە تایبەتی لێرە حەزیان ناکرد ئەو شەڕە بلچێ بۆ ئێرە، چونکە ئەو شەڕە شەڕێک بوو تاڕادەیەک، شەڕێکی مەذهبی عەقائیدی بوو لە بینی زیاتر کۆمەڵە خەڵکێک کە بیر و باوەڕێکیان هەیە کە نەجەف و کەربەلا بگرن و حکوومەتی عێراقی نێهڵن. جا ئەمانە کۆمەڵێ لە بەعسیەکانی تێدا بوو، کۆمەڵێ لە توندڕاوەکانی تێدا بوو، عەقڵێتێکی سەلەفیەتی تێدا بوو، بە هەر شێوازە لە شێوازەکان سیراعی بوو لە بینی دوو محوەرە. ئەویش بە هەوەی هەڵەکانی حکوومەتی عێراقی دوای 2003، چونکە حکوومەتی عێراقی حکوومەتێکی مەذهبی بوو و تەنانەت جێشەکەشی جێشێکی مەذهبیە، تەنانەت قبولی ئەوە ناکەن کوردێک کە ڕئیس ئەرکان بوو جەنابتان ئاگادارین زێباری لەوێ بێ و تەنانەت حتا قبولی ئەوە ناکەن. باش ئەوە ئەگەر لە سەرەتادا هەڵوێستی کوردوا بوو، بەڵام ئێستا گۆڕانکاری زۆر دروستووە لە ساحەکەدا داعش، ینی بتەوێنێتێ وەکو هەڕەشێکی گەورە بۆ سەر هەرێمی کوردستان بوونی هەبووە. پرسیارەکەی من ڕێک ئەوەیە بەشداریکردنی پێشمەرگە لەو ئۆپراسیۆنەدا بڕیارێکی هەڵەیە یاخود بڕیارێکی ینی تەندروست بووە؟ خۆی ئەمە توانین دوو ڕوو لەوە ببینین. لەوەدا بە نەزەری من هەڵەیە کە پاش مووسڵ شتێکمان نەکردووە، ینی مەسئلەی سیاسی و ئیداری حکم لە مووسڵە و پشتی ئێمە لە مووسڵە و ئەو شوێنانەی کە ئێمە با بڵێن پێشمەرگەی تێدا دەبێت و تەضحیە ئەدا و شەهید ئەدا لەمڕۆوە وەکو کاک مەسعود ئیشارەت بۆ دەکا
تا ئەم ساتە وەختە هیچ بەڵام اتفاقیاتی هاشی ئەوە اتفاقیاتێک نیە چونکە پەلە کراوە خودی خۆی سەرۆکی با بڵێن کاک مسعود ئیشارەت بە وڵای حاڵک با بڵێن پەلە کراوە کە پەلە کراوە معنە اتفاقاتێکی سیاسی نییە پاش ئەوە چه ئیداری مووسڵەکە معنای پەلەپەلەیەکی پێوە دیارە ئەم پەلەپەلیە وا تەسەوڕەکەم لەوانەیە لە مەسلحەتی کوردانە بێ سبەی دووس بە ئەو هێزانەی کە ئەوێ ڕزگارەکەن زۆر بە سەراحەت ئەڵێم و بە تایبەتی حەشدی شعبی کە تا ئەم ساتە وەختە لە دووس خوڕمات و کە ئەو پڕی مەزدەری ترس و قەلەقن بۆ خەڵکی ئەو ناوچەیە و حتا مەزدەری قەلەق و ترسن بۆ پێشمەرگە لەوێدا هیچ دڵ ئارامەیەک نییە و بەردەوام کوڕی خەڵک لێ ئەوڕفێندرێ و کوڕی خەڵک ئەکوژرێ ئەم مەترسیە وردە وردە نزیک ئەبێتەوە لە کەرکووک منطقەی تازە ئەو منطقەکانی کە لە منطقەی ئەگە تەلعفەرش بن و لەولاشەوە با بڵێن لە شنگال شاخی شنگال ئەمانە هەموو کۆمەڵە مەسایلێکە وردە وردە حەسری کوردستان زۆر باشە لەبەر ئەوە اتفاق نەکراوە لەسەر هیچ ئەم مەسەلە لەم بوارەیە من حەذرم لەو مۆزوعە یعنی وحتى کاک مسعود ئیشارەت بەوە دەکات پەلەپەلێکی تایە و اتفاقاتی سیاسی دواتر دروست دواتر پرسیاری دیکەم دروست دەبی لەسەر ئەو مەسەلەی بەڵام ئێستا ناچارم بچمە شاری دهۆک و لەوێ دکتۆر بەیار لەگەڵمانە دکتۆر من پێم باشە هەمان پرسیار ئاراستەی بەڕێستان بکەم سەبارەت بە بەشداریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان یعنی وەک دەزانرێتن هەر وڵاتێکی هەریمی دەیەوێت جێپەنجەی خۆی لە نێو پارێزگای نینەوە لە نێو سنتەری شاری مووسڵدا بکاتەوە یعنی بەشداریکردنی پێشمەرگە لە ئۆپراسیۆنەدا یعنی ئەوە بەمانەی ئەوە نایە کە هەرێمی کوردستانیش لەو معادلە سیاسی کە لە ناوچەکەدا هەیە ڕەئی هەبێ طبعا بەشداریکردنی پێشمەرگەت پرۆسا میسلدا ڕزگارکردنا میسلدا کورد هەمیە پتر معنینە پێ مەسەلێ اصلا لایەن دیار داعش لایەن دیاری شهر داعش ئەوە بوو دیار بکو شەرەکی تایفیە شەرەکی مثلا ئایدۆلۆجیەکە تایبەتوەکی جەماعەتی بەحث کردی بەس لایەنی نەی دیاری داعش ئەوە بوو بابت ماده 140 یعنی ناو میسل دا بزفرت اوه جاره کدی سر میسل وش برهنده پیشمرگه پراستی امید گلوی رأی ما بالفعل پله هاته کرن لس هاته کرن که شهر میسل دست بکری بگیرن تی چین که قناخ دوای میسل مدرسیه گله که مازن دایما میسل وکی اویدیه که بو کرده وکی مدرسیه که دائما تاریخ دا گله که درست لاین سیاسی و لاین فیزیکی جی بو کردستان درست کردی دائما تحدی بود بس دی سانه یعنی لیره پرسیارک چه دبی یعنی گله جارده بیجن یعنی هیز بریاری سیاسی درست دکات هر هیزک یعنی کاریگەریوی لە چ گۆڕەپانێکی سیاسی جوگرافی هەبیتن دەنگێوی بڕیاریوی زێدەترە یعنی نوکە هێزی تورکیا لە ئاخا عێراقی هەنە یعنی ئەگەر هێزی تورکیا نەبووناوی ینی نەبوونی هێزی تورکیا لە باکووری عێراق بەمانەیە ئەوە نایەتن کە بەرژەوەندی تورکیا دەکەوێتە مەترسیەوە یعنی چۆن دەکرێت پێشمەرگە وجودی نەبی لە پارێزگای مووسڵ و ئەو کاتیش بڵێن ینی بەرژەوەندی کورد پارێزراوە لەو پارێزگایەدا طبعا خصوصا في منطقه برا خصوصا في منطقه قوات و سلاح خلق پاراستی چه قانون نیو دولتی و مسئله سیاست سیاده کرد یعنی مافمرو و یو ان کرد نه پاراستی یان ملت دیجی و کو دیجی کردات ویتن دهو که بپارێزن نبتنی شنگار و ماده 140 هکب وید دهو که حولر بپارێزن دبید نیوی مووسڵ جی دست پێشمەرگەهی دا بدا دواتر بازاری لەسەر بکەنەوە لەبەر هەندێک ترکیە زۆر ئەوە ئەردوغان بە ئیحباطەوە گوت دروش پێش ئێستا گوت دەبێت جێگامان لەسەر مێزی هەبتن خۆی ئەردوغان ئەو ئیشەی ئێستا دەکەتن ئەو 405 جندی ئەوەی باشیکە بۆ ئەوەیە کە کورسیەک لە تورکیا پیا بکات لەسەر مێزی گفتوگۆ لەسەر مووسڵ لە دەستپێکی قرنیش گەورەترین چالنج بوو گەورەترین تەحەدی بوو بۆ سیستەمینی ئەو کاتە درست بووی کە ئەوژی سیستەمێک بوو لەسەر بنیاتی لیگ اوف نیشن بو چه بو عزبات امام بو چه بو درست بو اوا است اواجیک او مرحله بالذات کرد گله کرد بی نبن هشیار نبن قوت خو و او خینارتی نکنه دیپلماسیت راستی تراما گله خرابتر یا داعش دی بو کردایتن پشتی خلاص بونا اپراسیون داعش خوب براستی
نالم رش بينم بس قالك متفائلين خصوصا هيك فعلا اتفاقك سياسي وجرانتيت كونكريتي نبن كردستان باشا. بيت باراستن وكردستان وضع كردستان او اما يعني ام بود شنو برستان هروها الدكتور محمد بازیانیش بشيوك لشيوكان اما جي بيدا دەکرێ ئەم بۆ چوونە ڕاست بێ لە کاتێک وڵاتانی هەرێمی شەڕ لەسەر ئەوە دەکەن وجودیان هەبێ لە پارێزگای نینەوادا هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ڕێکەوتنی سیاسی لەگەڵ بەغدانیە دەستەوەستان بوەستێ و چاوەڕێی ئەوە بکە لەگەڵ بەغدا ڕێکەوتنی سیاسی یاخود لەگەڵ ئەمریکا ڕێکەوتنی سیاسی بکە. وەکی من گوتی ماتەرسی گەلک گەورە بهێت شێوازێکی بهێت شکلێکی چەند سنە دژی حەشدی شعبینە چەند سنە دژی مەسەلەن بەشدارکردنە ئەولایەنە دیت مەسەلەن نەگونجایت گەل پروژێت حکمەتە هەرێمیت منتەقیدا دەبێت کورد زیاتر دژمنکاری ئەو تشتە بکەنەوە و پڕاستیشی من ئێستا دەڵێم کی ئەو بریارە دابتن مجازەفەکە گەلک مازنە پێشمەرگە بەشداری مووسڵ بووی بي اتفاقك سياسية كونكريتي وبي اتفاقك سياسية علني چونكو حتى اتفاق هجي بتن اتفاق السري دائما او اتفاق السري او دائما او اتفاق نيت علني يعني مجال اوي هاي مجال ليبوني هاي مجال اوي هاي وكو اوي زور باش اتفاقات قال تركيا وكو داعش هاتي تركيا يعني هيج رياكشن او نبوه شيكاري قصه كانت دكم بپرسیارێک بۆ دکتۆر خەلیل دکتۆر خەلیل يعني ئەوان باز لە ڕێکەوتنی سیاسی دەکەن دەڵێن بەشداریکردی پێشمەرگە زەرور بوو ڕێکەوتنێکی سیاسی هەبێ بەڵام زۆر جار يعني دەبیسترێ دەبیندرێ کە هەولێر لەگەڵ بەغدا ڕێکەوتنی سیاسی هەبووە بۆ نمونە مادەی 140 بە پێ ڕێکەوتنی نێوان کورد و بەغدا بووە بەڵام مادەی 140 بەغدا جێبەجێی نەکرد يعني دەکرێ بەبێ ڕێکەوتنی سیاسی پێشمەرگە دەستەوەستان بوەستێت چاوەڕێی ئەوە بکە کە دەبێ ڕێکەوتن بکرێت نەخێر بەتەئکید زیارەتی کاک مسعود بۆ بەغا زۆر شت ڕوون کرد و گەشتنە بعضی اتفاقیاتکی بعضیان پەیوەندیە بە مەسئلەی ڕزگاربوونی مووسڵ و ناوچەکانی تر وەکو ئەو معلوماتێکی هەمە لە نزیکەوە کە حکوومەتی عێراقی تقریبا ئەتوانم بڵێم شەرعیەتێکی یابوو بۆ ئەو شۆنانەیەکی پێشمەرگە ڕزگاریان کردووە کە تقریبا ئەتوانین بڵێن 95% ناوچەی کوردستانیەکانێکی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەمە لە لایکی لە لایکی تریشەوە ئەبێ ئێمە لە بیرمان نەچێت ڕزگاربوونی مووسڵ ئەوە لە قازانجی هەرێمی کوردستانە چونکە تەئمینی پشتی هەرێمی کوردستانەکە جەنابەت ئەزانی لە بینی ئەو ناوچانێکی داعش لێوەیە و بینی هەرێمی کوردستان مەسافەیەکی زۆر کورتە یعنی بعضی شۆنان 10-5 کیلومتر لە بینیانە لەبەر ئەوە ڕزگاربوونی ئەو ناوچانە بە پارێزگای نینەوە لەگەڵ شاری مووسڵ ئەمە بە تەئکید هێمن و استقرارێکی زۆرتر ئەیە بە هەرێمی کوردستان و ئەمەیشە ڕەهەندی نەک بە سیاسی و عسکەری و ئەمنی بەڵکو اقتصادیشە بۆ هەرێمی کوردستان بەدەر لە مەسائلی ئابووری کە بێگومان ینی مووسڵ لە ڕابردوودا دەواازەیەکی باشی ئابووری بۆ هەرێمی کوردستان ئایا بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرامبەر پارێزگای نینەوادا تەنیا نەمانی داعشە ینی لە پارێزگای نینەوادا ئەجندای سەرەکی هەرێمی کوردستان لە پارێزگای مووسڵ بەشداریکردی پێشمەرگە تەنیا نەمانی داعشە یاخود دەبێ هەرێمی کوردستان پێگەیەکی هەبێتن ئەگەر هیچ دوور نەڕۆی دیارە پێکاتەی ینی زۆر هەن مەسیحی کوردی ئێزیدی ینی کوردی شەبک ئەمانە هەموو لە چوارچەوەی پارێزگای نینەوە تاوەکو ئێستا کە ژیان بەڕێ دەکەن پێتان وانە وجودی کورد ئەجندای کورد لەوە گەورەترە تەنیا بەمانی و نەمانی داعشەوە گرێدرابێ ئەزانی چۆن لە دنیای سیاسە دائما قووەت دەورێکی سەرەکی هەیە تۆ چەند بە قووەتە بیت چەند ئەتوانی بەرژەوەندی خۆت بچەسپێنی لە مفاوضات و طبعا ئەبێ مفاوضات ئەمە گومانی تێنیە حلێکی ڕئیسیە و هیچ شەکی تێ نییە کە تۆ هەمووی مەشاکلی خۆت لەگەڵ بەغا گفتوگۆ ئەبێت وەکو ئیشارەی یابوویت ئێمە لە 2005ەوە کە دەستور مادەی 140 چەسپاندی تا ئەمڕۆ ئەو مادە تەنفیز نەکراوە بەڵام زۆر جار حاڵەتێکی وا دروست ئەبێت
ئەمما دەخۆی لە خۆی جێبەجێ ئەکرێتەوە. ئێمە ئەمڕۆ لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی عسکەری بوو بە ئەمری واقع. ئەم ناوچانە ئێستا بوو بە بەشێکە لە هەرێمی کوردستانە. کەرکووک جەنابە دەزانی لە زمانی دەوڵەتی عێراقی مەلەکی تا زمانی بەعس ئەم ناوچەیە بوو ئینسان بە کوردی قسە بکە، ممکن نەبوو جلی کوردی لەبەری بکە. بەڵام ئێستا کەرکووک بە پارێزگاکەی خۆی جەنابە دەزانی کورد حکومەکە. هەروەها ئێستا ناوچەکانی تر هەر لە شنگاڵەوە تا خانەقین و مەندەری ئێستا ئەمێ لەژیر دەسڵاتی هەرێمی کوردستانە. وەکو باسم کرد بۆ جەنابەت لەم ئەخیرە زیارەتی بەڕێز کاک مەسعود ئەم مەسائلەنە باس کرابوو و ئێستا ئەتوانم بڵێم بۆ بە مەسئلەی شەرعیەتێکی یابوو بۆ بوونی وجودی پێشمەرگە لەو ناوچەی. زۆر باشە. دکتۆر محەممەد دیارە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی راپۆرتێکی بڵاو کردوتەوە کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن هێزەکانی حەشدی شعبی و هێزانەی کە لە سوپای عێراقەوە نزیکن کۆمەڵی پێشێلکاری مافی مرۆڤ دژ بە سونەکان لە عێراقدا کراوە و ئاماژە بەوە دەدا مەترسی ئەوە دەخاتە ڕوو کە لە شەڕی مووسڵدا جارێکی دیکە پێشێلکاری مرۆڤ بەرامبەر بە سونەکان ڕوو بدات. ینی چاوەڕێی ئەوە دەکرێت حەشدی شعبی هەمان تاوان دووبارە بکاتەوە؟ خۆی لە ڕاستیدا ئەوەی کە جەناب دەفەرمی ئەو مەترسی هەیە، بەڵام لە کاتێکدا ئەمریکا سەرپەرشتی تا ئەمریکا بێ ئەمریکا حتا هیچ دەوڵەتەوە هیچ هێزێکی لەوێ توانای ئەوەی نییە کە کاتی حەشدی شعبی زیاتر لە 15,000 حەشدی شعبی و قەنەعەتمەیە زیاتریش و سوپایەکش کە ئەکسەرێتی شیعەیە و سوپایەکی مەذهبیە کە بچێتە ناو مووسڵەوە دەرفەت نەدا بە میلیشیاتی شیعی نەچێتە نایەوە. بەڵگە و دەلیلیش ئەو دانیشتنەی چەند ڕۆژە لەمە پێش کە کردیان حەشدی شعبی و لەگەڵ هەموو جیهەتەکانە حتا مقتەدا سەدر هەمویان ئیشارەت بەوە دەکەن، حتا حیزب اللهی عێراقیە مهندس هەمویان ئیشارەت بەوە دەکەن کە ئەوان ئەچنە ناو مووسڵەوە و ئەبنە کارتێکی بەهێز سوورن لەسەر ئەوەی ناو مووسڵەوە لە کاتێکدا دەگوترێ ئەوان ینی ئەوە مۆزوعێکە ئەسڵەن چوونی من بۆ نمونە وەفدێکی باڵا لە ئێرانەوە هاتبوو وەکو بزاوی چاکسازی گەشە لە مەکتەبی خۆمات سەردانیان کردین وتم گەورەترین خەتەر من تەسەوڕ وا ئەکەم ئەو حەشدی شعبیە و هەر هێزێکی شیعی بچێتە ناو مووسڵەوە ئەوە ئەبێتە قەبرسانێک بۆیان مەقبەرەیەک احتیمال ئەمریکاش لەیامدا و احتیمالە خەڵکی مووسڵش تاریخی خەڵکی مووسڵ هەیە کە باوشیان بە داعشا کرد بێتاقەت بوون لەو قۆت و هێزە. بەڵام ئێستا ئەوان وجودیان هەیە لە میحوەرێکی شەڕدا ئێستا حەشدی شعبی ئامادە بوو. خۆی ئەو مشکلەکە لێرەدا ئەوەیە چۆن قبول کرا حەشدی شعبی لێ بێ. حەشدی شعبی هیچ شوێنێکی نییە گەرچی ئێستا دەوترێ تەنها شوڕتەی ئیتیحادی و لەگەڵ جێشە ئەچێت جێشەکە جێشێکی شیعیە. تۆ تەماشاکە من لە کەرکووکەوە هاتوومە و ئەم جارە سەردانی ئەو مەنتقەی لای بادینانم کردووە هەمووی ئاڵەکانیان یا حوسێن وەسارات الحوسێن کردە. معنای ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە نەک هەر بۆ ئەوان بۆ کوردستانیش. کۆماری ئیسلامی ئێران ینی چ بەرژەوەندیەکی لە پارێزگای مووسڵدا هەیە وەکو دەزانرێتن ینی پێکاتەی ئەو پارێزگای سونە مەذهبن ینی بەرژەوەندی ئێران لەو پارێزگایدا چییە؟ خۆ ئێران ئەوەی کە استراتیجێتی ئێران ئەوەیە کە ئیسباتی ئەو بکە هەموو عێراق ئەو حرەکەتی پێەکە بە ئەشکراش نایشارنەوە ئەوان دەڵێن کاکە عێراق ئێمە جێشمانی تێدایە و سیاسەتی ئێمەتیایە خوبەڕای ئێمەتیایە و لە سووریا و لە عێراقا و ئەو هەدەفەی کە خۆیان هەیەە ئاشکرا شەرمی لێ ناکەن بە ئاشکرا وجودیان هەیە لە عێراقا و ئەمڕۆ زەختی ئەوانە لەسەر حکوومەتی عێراقی کە ئەوان بەشداری بن. بۆیە ئەمڕۆ ئەگە جەنابتان ئاگادار بن مستشاری وەزیری ما بڵین بەرگری ئەمریکی ئەمڕۆ ئیشارەتی بۆ ئەکرد ئێمە ترسی ئەوەمان هەیە کە ئەوان بەشداری تێدا بکەن و ئەوان ئەگەر بێت و بەشداریش تێدا بکەن ئەم شەڕە زیادش خایانێ و لەوانەیە بێتە شەڕێکی مەذهبی و تائیفی و بە دووری نازانم کوردیش بە شێوازێ لە شێوازەکان ئەکەوێتە ناو قەزێکەوە و سونەکانیش بە هەمان شێوە و احتیمالە دەوڵەتی ئیقلیمیەکانیش لە زمنا تورکیا بکەوێتە ناو قەزێکەوە و احتیمالە پاکەکەش بخەوێتە ناو مۆزوعەکە. بۆیە ئێستا زیاتر لە 12 هێز ئەیانەوێ هەمووی بچێتە ناو مووسڵەوە. ئەم 12 هێزە چۆن کۆنتترۆل ئەکرێت لەگەڵ ئەوەی وجودی داعش لەوەیە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئێمە جەنابتان ئاگادارن شادەیەکە تقریبا دێکی بچکۆلەی وەکو عەباسی ئەو تا 3 ڕۆژە ئەمڕۆ 4مین ڕۆژە دەبابەی عێراقی لێداتە دەقێتەوە لەبەر ئەو ئەم مۆزوعێکی زۆر گەورەی و تەیارەی ئەمریکی ئێستا قەسف ناکە لەو دێیە ئەوەی کە جێگەی سرنجە تەیارەی ئەمریکی لەگەڵ کوردە دێ بەدێ قەسفیە کرد بەڵام لەوێ قەسف ناکە قەسفێکی زۆر یعنی
وجودی هاوپەیمانی نێودەوڵەتی بە تایبەت تیارەکانی وجودیان لەو منتقەیان نەماوە ئەمە مۆزوعێکە ئۆباماش دوێنێ ئەڵێمە زۆرێک کێشێ ئۆباما سەرۆک وەزیرانێک سەرۆک کۆمارێکە ئەڵێ زۆرێک کێشە مەسەلەی مووسڵ لەبەر ئەو ئەم مۆزوع جارێ هێشتان دیار نییە عادەکان بەرژەوەندیەکانی ئێران تەنیا لە پارێزگای مووسڵ لە عێراقا یاخود ئامانجی لە هەموو عێراقا لەبەر ئەوەی بتێنێتێ ئێستا کە ئێستا ئێران جمهوری ئیسلامی ئێران هاتوتە سەرخەت و شیعەکان زیاتر هاتنە سەرخەت وجودیان بێت لە مەسەلەی مووسڵە دەزانن تورکیا کۆمەڵی مەساڵی باسن لە پەکەکە کرد ینی گوتت پەکەکەش ینی ئەگەری زۆرە ئەویش بەشدار ئێستا شنگال خۆ بەڵگە و دلیلە ئێستا ئەوان یەک کانتۆنیان دروست کردو لە منتقەی شنگال شاخی شنگال بەدەستیانەوەی ئەمە مەسئلەیەکە کە ئەگە بێتە ناو مووسڵیشەوە شەڕێک لە بینی من بە دووری نازانم شەڕێک لە بینی کێیا دروست بێ تەنان حتا لەو قوتە تورکیە ئێستا تایراتی تورکی بەشداری کردووە فڕۆکانی ئەمڕۆ ئۆردوغان ئاشکرا ئیشارەت بۆکە تیارەکانی ئێمە بەشداری کردو تیاری ئەوان بەشداری ناکە ئەگەر تەحالوف ڕێگەی پێنەدا لە کاتێکا حکوومەتی عێراقی ئەڵێ ئێمە قبول ناکەین و بەرلەمانی عێراقی ئەڵێ ئێمە قبول ناکەین تیارەی با بڵێن تورکی هێزی تورکی بەشداری بکە و بەرلەمانی عێراقی داوای کرد کە دەچێت ئەمڕۆ بەشداری کردووە و دوێنێ بەشداری کردووە لەبەر ئەوە مۆزوعەکە هەر ئەوە نییە سیراعەکە وەکو جەنابی کاکتۆر ئیشارەتی پێ کرد صراعك اللي بين دولة إقليميانش أو موضوع يعني موضوع موصل موضوعك نية بس علاقة بإيمة وبالكل لا داهاتو دكين وكاردانا وكانش دكين بلام ديار برادران بهم دلين كاتيا وهاتو بتسمنا وبريك برای زارم دچینە ناوبڕێک و دواترش درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ شرۆڤەی ئەمڕۆکەمان تایبەتە بە مژاری ئازادکردنەوەی مووسڵ و داهاتووی ئەو پارێزگایە کە وەکو دەزانرێتن کۆمەڵێک هێزی جودا جودا لە پارێزگای نینەوە و ئۆپراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ بەشدارن. دیارە بۆ قسەکردنە سەر ئەم تەوەرانە بە پەلا ناوی هەرێکە لە بەڕێزان کە میوانی ئەم پرۆگرامن دکتۆر محەممەد بازیانی، دکتۆر خەلیل ئیسماعیل، دکتۆر بەیار دۆسکی لەم پرۆگرامە میوانی ئێمە. دکتۆر بەیار دەگەڕێمەوە لای بەڕێستان، ینی هەردوو دکتۆران کە لەگەڵە من بەشدارن باسییان لەوە کردکە دیارە بەشداریکردنی ئەو هێزانە بە تایبەت حەشدی شعبی لە ناوچەکەدا بەرژەوەندەکانی ئێران و تموحاتی ئێران لە ناوچەکەدا تەواوی عێراقە. ئەوەندەی کە من تێگەیشت بم تەواوی عێراق هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. ئەو دکتۆر محەممەد بازیانی باسی لەوە کرد کە ئەگەر هەیە پەکەکەش پارتی کرێکارانی کوردستانیش بەشداری لەو پرۆسەیەدا بکات. من پرسیارەکەی من ئەوەیە، ئایا ئەو ئۆپراسیۆنە بەریەککەوتنی ئەو هێزانە مەترسیەک هەیە لەسەر هەرێمی کوردستان، مەترسیەک دروست دەکات لەسەر هەرێمی کوردستان، ئاسایشی هەرێمی کوردستان؟ طبعا وقتی از بیشم ماترسیت گەورەتر سەر هەرێمێت هەین ماترسیت وجودی سەر هەرێمێت هەین دوای داعش قەزدا من ئەفتشتایە. داعش ڕێکخراوێکە تیرۆریستیە هەموو دنیا شەڕێوات کردن. بس حشدی شعبیە پککەیە مثلا گەلک هێزە دینە هەمیە دعمەکە دووەلیە هەی دعمەکە ئەقلیمیە هەی دعمەکە ئەویدیە هەی هەگەر هەر چ نەکەن دژمنکاری هەرێمیش نەکەت مثلا پککە یان حەجی شعبیە دعوتنامە بۆ تورکیا کە کوردستان بکەنە گۆڕاپانێکی خوێنەوەی بۆ سیراع لەگەڵ ئەوانەی تر خو تورکیاش هەر چ بڵێت لەسەر پەردەیەکی لەگەڵ هەرێمی کوردستان پێی ناخۆشە دەوڵەتێکی کوردی دروست بێت لە هەرێمی کوردستان یان ئەوەی زیاتر لە دەستی کورد هەبتن زیاتر لێ بێتەوە. ji ber hêdê min kê deڵێم دەبێت زەمانەتێکی دووەلی ku mani hêzî nîv dewletî lew menteqe تاکە زمانه کوردستان بپارێستەوە، یعنی ئەو شتی لە دەستمان نەچێت نە زیاتر لەوە ئەو شتی لە دەستمان هەر نەچێتەوە. بەرهێدە مەترسیەکی زۆر گەورە ئیران دەبێت ئەو پرسیارە بکەین بەڕاستی لەخۆن لۆ ئیران ئەوها یعنی سایلنتە بێدەنگە. بۆچی ئیران ئەوەندە بێدەنگە؟ هەمومان دەزانین مووسڵ جێگایەکی گەلێک مهم و استراتیجیە بۆ ئیران. یەک نەهێڵێت نفوزی تورکی مەسەلەن بێتە ناو عێراق، دوو کۆنێکشنی دروست بکات وەکو ئێستا هەموو ئێستا باسی دەکەن کە بیشتە دەریای ناوەڕاست. سێ وەکو من گوتی زەختی لەسەر هەرێمی کوردستان بکەتن، هەرێمی کوردستان ئیزعاج بکەتەوە ئەوە بکەتەوە.
براستی دەبێت بپرسینەمە بۆچی ئیران ئەوەندە بێدەنگە لۆ بێدەنگە نە تەنها ئیران بێدەنگە مەسەن ئەگەر مەسەن ئەوەش بتن ئەو هێزانەی سەر بە ئیرانیش ئێستا مەسەن حاجی شعبی دوێنی ئەحادی عامری دەیگوت ناچینە ناو مووسڵی مەسەن حتا پەکەکەش ئێستا ئەوەی نەکردیە مەسەن کە بەشداری بێگومان مراد قەرەیلان بە ئاشکرا باسی لەوە کردووە کە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ پێویستی بە پەکەکەیەوە پەکەکەش ئامادەن بۆ بەشداریکردن لەو ئۆپراسیۆنەدا. من دەمەوێت بپرسم دکتۆر بەیار، یعنی تورکیا بە ئاشکرا دەڵێ بە ڕاشکاوی بە حکوومەتی عێراق دەڵێ ئێمە بەشداری دەکەین و دەڵێ بە هیچ شێوەیە قبول ناکەین پەکەکە بەشداری لەو ئۆپراسیۆنەدا بکە. وەکو گوتم مراد قەیرەیلان دەڵێ ئێمە ئامادەین بەشداری لەو ئۆپراسیۆنەدا بکەین. باشە چۆن دەکرێ دوو هێز کە لە سنووری هەرێمی کوردستانەوە نزیکن و بەشێکیشی لە سنووری هەرێمی کوردستانە چۆن دەکرێت هەرێمی کوردستان خۆی بپارێزێ لە بەریەکەوتنی ئەو دوو هێزە؟ ئایا ئەمریکا گەرنتیە بۆ پاراستنی بەڵانسی هێز لە ناوچەکەدا؟ 2014 وەرە تا ئێستا سیاسەتی ئەمریکا ئەوەیە دێرخستنی دەولەتە هەرێمیەکانی لە گۆڕاپانی کوردستان، دێرخستنی بە تایبەتی تورکیا و ئیران لە گۆڕاپانی کوردستان. سیاسەتی ئەمریکا زۆر واضحە، حەز ناکات نە ئیران نە تورکیا تأثیری هەبت لە ناو هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر شیایە ئەو بەڵانسە لەگەڵ تورکیا ڕابگرتە و بەڕاستی چۆنی سەرۆکی هەرێمیش بۆ بەغدا بەشێک بوو لەو سیاسەتەی ئەمریکیە. ئەوە شتێکە دەبێت بزانینەوە، ینی بەڵام ئیران من بلۆ دەڵێم دەبێت زۆر تەرکیز هەرچەندە کە مووسڵ جێگایەکی گەلێک مهمە بۆ تورکیا، جێگایەکە تورک بە مووسڵ و حەلەب دەڵێن نازانم بە سوورانی بەڕاستی چی پێ دەڵێن، بەس بەبادێنی پێ دەڵێن سیه ئەوانەی سیهی ئینسان دەڵێن سیهەکانی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناناوەڕاستی یەک مووسڵە یەک حەلەبە. ئێستا حەلەب چوو تورکیا ناتوانێتن ئەوەی رووسیا بکات لەوێ بالضبط سیهەکان ئیتر مووسڵ ماوە لە دەستی تورکیا. مووسڵ گەلێک مهمە بۆ تورکیا، گەلێک شارێکە وەکو مینایەکی هشکە لە منطقەی تورکیا بێجگە لە کللتورە لەوە تورکیا حتا فترەی عوسمانی مووسڵ بەشێکی ئەوە بوو لە خەتی شەمەندەفری بەرلین بەغداد تیجارەتی تورکیا لە شارتی ناوەڕاست لەگەڵ خەلیج و ناوەڕاستی ئەوروپا هەموو بە مووسڵ و حەلەب تێدەپەردن. تورکیا ئەگەر پێگەی خو لە مووسڵ بەڕاستی دژمنەکانی تورکیا ئەگەر تەسیران لە مووسڵ ئەوە کرەوە بوو جزئێک لەو خەتای کە ئیران ئێستا دەکەشتن لە تەهران. زۆر باسمان لە ئێران کرد کە بەرژەوەندی لە پارێزگای مووسڵ چییە، بەڵام با قسە لەسەر بەرژەوەندی تورکیاش بکەین. ئایا تورکیا تەنیا بەرژەوەندی و چاو تەماعی لەسەر پارێزگای مووسڵە یاخود بە شێوەک لە شێوەکانیش گەمە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات لە ڕێگای کەیسی پەکەکەوە؟ طبعا گەمە لەگەڵ کوردێکێت لە ئەمنی قومی تورکی فەرقێکی زۆر نینە لە بینی دیاربەکر و لە بینی هەولێر، لە بینی قامشلو و لە بینی مەسەلەن مێردین. ئەمنی قومی یەکە، ئەمنی قومیش ئەوە کە هیچ قبولی دەوڵەتێکی تورکی ناکەن. خو عەبدوڵڵا گول کە نەرمترین کەسێت ناو ئاق پارتیدات ناو سیاسەکانی تورکیا ساڵی 2005 ئەو کاتە وەزیر خارجی وی گوت دەوڵەتێکی کوردی لە ئەرجەنتینیش پەیدا ببێت دەبێت لە ناو ببینەوە. ئیتر ئەجندەکانی تورکیا کورد بەنسبەت تورکیا تهدیدەکە بە ئەمنی قومی تورکی. بەڕاستیش بۆ من دەڵێم چوونی کاک مەسعود بۆ بەغدا بەڕاستی زەربەت معلم بوو لە کاتی خۆی هات و حتا لە پرس کۆنفرانسەکەیش گوت کە گوتی دەبێت ئەنقەرە و بەغدا مشکلەکانی خۆ حەلکەن وەکو ئەوە بوو کە تورکیا ئێمە تورکیامان بەجێ بەس ئەوە بوو کە تورکیا ئێمە بەجێمان هێشت کە داعش هجومی هەولێری کرد و داعش هجومی شنگاری کرد لەو کاتەدا کە تەنها 2 مانگ پێشی ئەو تورکیا گرنتی دابوو کە دوای ئەتیفاقی 5 ساڵی نەفت و نازان چ کە حیمایەتی ئەمنی هەرێم بکات، حیمایەتی ئەوەی بکاتن. بەڵێ باشە دکتۆر بەیار دێبن لای بەڕێستان دکتۆر خەلیل. یعنی لە دوای 2003ەوە تاوەکو ئێستا پێکهاتەی سونە لە عێراق هەست بە مەغدوری دەکات و هاوبەشی ڕاستەقینە نەبووە لە حکومڕانی عێراقدا. دوای ئازادکردنی مووسڵ پێتان وایە بەغدا بتوانێت بڕیاری سیاسی
لەسەر ئایندە و لەسەر پێکهاتەی سونە بە تایبەت لە نێو پارێزگای نینەوە بدە؟ ئێمە ئەگەر سەیری ئەم فترەیەکی عبادی حکمی عێراقی کردووە لەگەڵ مقارنە بکەین لەگەڵ حکمی مالیکی 8 ساڵێکی پێشوو بەتەکید ئێمە نەوعێکی لە نەرمی ئەبینین لە حکوومەتی عێراق بەرامبەر برا سونیەکان. ئەمە وای لێ کرد ئێستا حالیەن سونەکان تقریبا ئەتوانم بڵێ من هەنگاوێکی باشتر بۆیان ڕخسار بووە و بە تایبەتی کە توانیان حەشدی وەتەنی بکەین و حەشدی عەشائەری و مەجموعەیەکی مسلحین شەرعیەتێکی لە حکوومەتی عێراقیان وەرگرتووە ئێستا دروست بووە. لەبەر ئەوە من تەوەقوعەکەم بەڵێ ئەگەر سەهلی نینەوا و شاری مووسڵ ئەگەر ڕزگار بوو بە بێ کێشە و ئەوەیشە زەحمەتە ئەتوانم بڵێم ئەتوانن شتێکی بۆ خۆیان تەرتیب بکەن. بەڵام ئایا ینی ئێستا خۆیانش داوا ئەکەن ئەقلیمیەک بڵێ ینی دەکرێت وەکو پارێزگایەکی ڕابردوو ببینێتەوە؟ داوا ئەکەن ئەقلیمێکی بۆ خۆیان دروستەکەن ئەم ئەقلیم حەلیکی وەسەتە. ئەم ئێستا بەغدا ڕازی نەبووە لەسەرەوەی هەرێمێک دروست بکرێت بۆ حەقی خۆیان لە ڕووی دستوری ئێمە لە حاڵەتێکی ئاسایی ئەگەر وەزعەکە هەیە من استقرار بوو ئەمیشە زەحمەتە، بەڵام لە ڕووی دستوری حەقی هەیەە داوای ئەقلیم بکەن وەکو چۆن هەر محافڵەیەکی حەقی خۆیەتی. ئەنجا بەڵام ئایا لە دوای ڕزگاربوونی مووسڵ و ئەو مواازیعانێکی ئێستا دکتۆر و هەروەها برادێکی دهۆک باسی کرد، ئایا ئێمە متەفائلین وەزعەکە بەڕەو باشی ئەچێت؟ ئەوە مشکلەکە لێرەیە. ئەگەر نە یەکەم سونیەکان ئێستا حس ئەکەن پشگیریشیان هەیە لە تورکیە، پشگیریشیان هەیە لە سعودیە، پشگیریشیان هەیە لە دەوڵەتی خەلیج و حتا لە ناو خودی حکوومەتی عێراقی گۆڕانکاریکی حس ئەەکەم بەرامبەر سونیەکان. ئەی بەرامبەر بە هەرێمی کوردستان سونەکان لەلایەن هەرێمی کوردستان و پشگیریان لێ ناکرێت؟ بەڵی ئێستا ئەسڵەن ئەو جەیشەی شعبیەکە یاخو جەیشی عەشائەری و حرەسێکی ئێستا ناوی بە حرەسیان نووسی بوو ئەسڵەن لە کوردستان تدریباتیان هەبوو، ئەسڵ لە کوردستان وجودیان هەبوو، قیادەکەیان حتا ئەم لەحظە لە کوردستانە. وازانم نەوعێکی لە تەنسیق هەبوو لە بینی هەرێمی کوردستان و لە بینی ئەو قیادەتانێکی سونیەکانێکی هەن. دکتۆر محەممەد، ئایندەی پارێزگای نینەوە چۆن دەبینی؟ سونەکان ئایا لە چوارچەوەی دەوڵەتی عێراق دەمینێنەوە وەکو پێشتر والیەکی ئەو شارە دەبی پارێزگایەکی دەبیتن، یاخود هەندێک جار قسە لەسەر ئەوە دەکرێت ئێستا بەرژەوەندی سونەکان لەگەڵ هەرێمی کوردستان نزیک بۆتەوە و هەوڵ دەدەن چۆن لە هەرێمی کوردستان سربەخۆیەک هەیە ئەمانش بە هەمان شێوە سربەخۆ بن. من وەکو جیۆستراتیج تەماشای مەسئلەکە بەو شێوازە دەکەم. ئەم سیناریۆیە زیاتر دێتە بەرچاوی من. ئەم کۆری تورکیا و ئەمریکا و سونەکان خودی خۆیان و تدریباتی تورکیا و هەندێک لە وڵاتانی ئەمریکا و شوێنەکانی کە بەو هێزەی کە جەنابی کاکتۆر ئیشارەتی پێکرد کە حەشدی وەتەنیان پێوت ئێستا حرەسی مووسڵیان پێ ئەوترێ، ئەمانە دەچنە ناو مووسڵەوە و ئەمانە سونی مەزەبن ئەکسەرێتیان بێجگەلەوە کۆمەڵێ با بڵین فیڕق و تیپ و هەندێک بواری عسکەری دروست بووە لە مەسیحەکان دروست بۆ بەشداری ئەەکەن و هەروەها لە با بڵین شەبەک و کۆمەڵی مەسائلیکە وها پێدەچێت داهاتووی مووسڵ ئەوە بێ وەکو ئیقلیمێک بێت. عجبەن ئیقلیمێ بێ لە چەند محافظەیەک پێک هات بێ، پارێزگایەک پێک هات بێ کە ئەمە ئەم سیناریۆ واریدە. من لە مەزدەرێکی زۆر نزیک لە قەراراتی هەندێک لەوانەی کە ئێستا لە بواری سیاسی بۆ با بڵین استراتیژیەتی مووسڵ ئیشەکان احتیمالە مووسڵ وەکو هەرێمێکی لێبێ و هەرێمەکەش لە چەند پارێزگایەک دروست بوو بێ. یەک لەو پارێزگایانە احتیمالە سەهلی مووسڵە وەکو باسێکرێن. ئەمە مەسئلە گەلێکە ینی و علاقە و پەیوەندێکی ستراتیجیشی دەبێت لەگەڵ هەرێمە واتە ئەبێتە سپێری یەکەم بەرامبەر هەرێمیش وەهاش پێ دەچێت هەرێم ئێستا علاقە و پەیوەندێکیان زۆر بەقەوت بێ تەنانەت حتا حەواونەتەوە لەو مەنتیقانە و مەشق و ڕاهێنانیان پێ ئەکرێ و بە تایبەتی حتا ئەگەر ناویشیان بین ئەمثالی ئەسیل و ئەمانەیان با بڵین ئەو مۆزوعە گەرچی لەوانەیە زۆرش مەرغوب نەبن ئەسیل نجێفی ئەوان لەوێ، بەڵام مهم هێز و قووەتێک و جەنابی کاکتۆری ئیشارەتی و جەنابشتان ئیشارەتان پێکرد هێز و قووەت دەوری خۆی ئەبینێ. بۆیە ئەگە سایکۆلۆژیەتی مووسڵیەکان تەماشا دەکەی لە تاریخا دایمەن حەزیان نەکرۆ بە داگیرکەر. ئەم داگیرکەرە هەر جهێتێکی سیاسی بوو بێ لە تاریخا محاوڵەی ئەوەیان کردووە فترە زەمەنیەک و ئیستیعابی باش. ئەوە ئەگەر خواستی سونەکان بێ، ئایا ئێران
حکوومەتی بەغدا ڕازی دەبێت لەسەر پرۆژەیەکی لەم شێوە حکومەتی بەغا مەسئلەیەک نییە حکومەتی بەغا ئێستا ئەو حکومەتە بەهێز و بەقەوەتە نییە ئیرادەی حکومەتی بەغا هەروە بوو کە لەگەڵ هەرێمە ئەسڵن علاقە و پەیوەندەکەی باش نەبێ ئەم ئیتیفاقی ئەخیریش کرا بە سەرپەرشتی ئەمریکیەکان و تورکیا و ئێران کرا هەموو دنیا دەزانێت لە ناو عینەکان ئەگەر زەختی ئەمانە نەبووە ئەسڵن ئەوان ملیان دانادا ئەسڵن ئەوان تهدیدی منطقەکانی کورد دەکەن دەڵێن ئێمە بەس لە سونە نەجاتمان بە یەکسەر وەکو بەرازێک ڕوومان لە قەندیلە ئەو مۆزوعێکە زۆر بێ چاک بزانین ئەوان هەدەف و ئامانجیان ئەوەیە دەوڵەتێکی مەذهبی دروست بێ لە عێراقا و عاصیمەکەشی بەغدا بێ ئەمە مەسئلەیەکە یعنی ئەمە لە دوور نەبی ئێستا دروست نەبوو ئەمە مۆزوعێکە ئێستا حالێن وایە و مۆزوعێکە بێجگەلەوە استراتیژیەتی چکەیە ئەو هیلالەی کە مەخسەدە ئێستا یانەیە دروست بێ و ئەم منطقەیەش لە زمانی ئەو هیلالەیە بێ بۆیە بوونی ئیقلیمێک لە مووسڵە سەوان ئەم ئیقلیمە ئەم هەرێمە بێ خودی خۆی و لە هەموو پێکهاتەکانی مووسڵ بە شیعە و بە سونە و بە شەبەک و بە یەزیدی و بە هەموویانەوە کە سونەش ئەکتەرێتە بە طبیعەتی حاڵ ئەوانە حیسەی ئەسەدیانە بێ لەوێ بە حکمی ئەوەی زانیشیان ئێستا ڕازین ئەوەی کە من تێگەیشتمە لە زمانی ئەگەر بێت و کوردش حکوومەتێکی ببێ دەوڵەتێکی بێ لە کۆنفدراڵێتێکا لەگەڵ کوردیشا بن یعنی دوو فدرالیت بێ کورد فدرالیتێک ئەوان فدرالیتێک حکوومەتێک لە هەردووشان بێ بەس لە ژێر هەیمەنەی شیعەدانە بن ئەو حقیقة نەک شیعە یعنی ئەم دەسەڵاتی ئێستا هەنگاو بۆ ئەوانێن کە ئەم منطقانە جیابێت زۆر باش ئێستا تۆ باسە لە خواستی ئێران کرد لە بەرژەوەندەکانی ئێران کرد لە پلانی ئێران کرد بەڵام پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە ئایا تورکیا عەرەبستانی سعودیە دەتوانن سونەکانی عێراق بپارێزن لە هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بە تایبەت لە پارێزگای من قەنەعەتم وایە هیچ دەوڵەتێ ناتوانێت بتپارێزێ ئەگەر خۆت نەپارێزێ پێشمەرگەی کوردستان ئەگەر کوردی نەپاراستایە هەردوو ئاو و خاکی خۆمانمان نەپاراستایە ئەمریکا یارمەتی تۆی داوە وەکو یارمەتی ئەوەکانی داوە بەڵام خودی خۆمان مهمین گرنگین خودی خۆمان ئێمە پارەوەتە ئێستا سونەکان گەیشتنەوە ئەو قەنەعەتە من حەزەکەم یعنی بەس زۆر بەسەراحەت قسە بکەم یەکێک لە قیادەکانی سونە پێش تقریبەن 1-2 هەفتە من داوای کرد دانیشتنێکمان بوو لەگەڵیانە کە سەردەمێک هەموو سونەکانی کۆ کردبەوە ئیشارەتی بەوە کرد وتی ئێمە ڕازین ئەگەر بێت و بەم شێوازە حکوومەتی عێراقی مامەڵە بکات لەگەڵ ئێمەیە هەموو مەناطقە سونیەکان لە 90 گەیشتونێتە ئەو نەتیجەیە حکوومەتێکی کوردی دروست بێ ئێمە جزئی لە حکوومەتە کوردێکە بین وەکو محافظ بڵێ ناوی ئەم کەسە ضرورەتە زۆر دۆستی مەسعودە و زۆر دۆستی هەموو قیاداتی کوردیە حەز ناکەم لەبەرەوەی ئیحراج نەبێت چونکە ئەو سەلاحیەتم پێ نییە یەکێکە لەو کەسایەتیانەی کە دەورێکی زۆر ریادی بووە لە ناو واقعی عێراقا و دەورەکەی معلومە بەڵام حەز ناکەم باسکەم چونکە ئیزنی ئەوم پێ نییە ئەمە حقیقەتەکەیە دەڵێ من ئیستعدادمە نەک من ئەکثەریتی قیاداتی سنی و بەتایبەت معاملەی پێشمەرگیان پێخۆشە لەبەر ئەوەی هەر بالحرف الواحد ئەلێ شەرەفم پارێزراوە ئێستا ناموسم پارێزراوە ماڵشم پارێزراوە لەگەڵ ئەوەش معزز مکەڕم من دەژێم لێرە من استعدادی ئەوم هەیە دەوڵەتێکی کوردیش دروست ببێ من لە زمانی ئەو دەوڵەتی کوردیە حتا وەکو مواطنێش قبولمە زۆر باشە ئەمە مەسئلە گەلێک کە ئێمە وەکو ستراتیژ وەکو جەنابی کارگتۆری ئیشارەتی پێ کرد ئەو میوانە بەڕێزەشت دەبوایە ئێمە ئەم هەموو سونەیە کە لەم منطقەیە یەک جێشێکی جەڕاری زۆر گەورە هەم سیاسی مالعلم گلەیە کرد ئەیگوت یەک شۆ کاک مەسعود کە من لەوەتی هاتوومە بۆ ئێرە تا ئێستا چەند جاریش داوام کردو کە دابنیشم لەگەڵیا دانەنیشتووە لەگەڵمان لە کاتێکشا کە کاتێ من هەر وەختی هاتوومە بە هەولێر کاک مەسعود خۆی ناردوێت بەدوامە کە ئیستیقبالی من بکەم بەڵام ئەم جارە دەیان جارە داواکەم لە کاک مەسعود و لە دوای بەرنامەکەش ئەتوانم بە جەناب بڵێم ئەو شەخصە کێیە و من لەم منبەرەوە پێم خۆشە ئەو شەخصە کە زۆربەی زۆری سونەکانی عالەمی ئیسلامی کۆ ئەکاتەوە تەئسیرات و شەخصێتێکی گەورە هەیە کاک مەسعود دەستێ و بانگی بکە باشە بۆ بینەرانیش نەبێت بە مەرەق ناوی ئەو کەساتە من پێم باشە بچمە لای دکتۆر بەیارەوە دکتۆر بەیار دیارە کاتکەم ماوە پێم خۆشەوە پرسیارە بکەم مووسڵی دوای داعش چۆن دەبینی؟ پرسیارێکە gelek گاف زەحمەت ئەجابای بدەم و پڕاستیژی صحی نینە ئەس تەوەقع هەندێ بدەم بەس من گوتە بشکلێکی گشتی من gelek گەشببینینم ئەس gelek گەشببینینم پڕاستی و ئەجندت سنە ئەجندت شیعە ئەجندت تورکیا ئەجندت هەمی ئەو ئەجندە پڕاستی خزمەتە ئەجندت کوردی ناکەن ئەجندت کوردستانی ناکەن ئەولەویەتە کوردستانێ ئەولەویەتە هەرێمە کوردستانێ بێت
لگرینا برجوندیت کردستان بن، برجوندیت امنیت کردستان، برجوندیت اقتصادیت کردستان، برجوندیت قومیت کردستان کو پروژه کل برهای خونه نخونه پروژه بلکو و چند ساله و دی ساعت اشتاکی دیجی مدود بیش ما و پراستی مشکل هرما کردستان از ساده یعنی سپورتر و فخر پندید بم کو هرم جهه که هم شیعه هم سنه هم مسیحی هم همه الفيري كوبنا وبس ديسا مشكلة كردات قال سنة براستي كم ترينا مشكلات قال شيعة مشكلة شيرينج باور وقوات لبغداد اوي بس مشكلات قال سنة زور جورة ترى مشكلات قال سنة لسر عرضة براستي مستحيل سنة قبول كان اوي موصل مثلا منطقه کردیه کانی موصل جاره کی دی بین سر هرما کردستانش بر هند مدویتن پراستی تفت سیناریو مش آن جبوری سیناریو وفق سامرایی اوانه دی که سلیم جبوری جاره کدی دوباره نکینه و بلام دكتور بيار يعني تو بس دلوكر ك يعني زحمته دشتي نيناو بتايبت او بروجي هرمي كردستان هيتي بارزگاي شنگالو بارزگاي دشتي نيناوايا ك پێکهاتەکانی ئەو ناوچانە داوا دەکەن کە ئەو ناوچانە بکرێن بە پارێزگا پرسیارەکەم لێرەدا ئەوەیە یعنی هەرێمی کوردستان چەندین ساڵە داوا لە بەغدا دەکات چارەنووسی کەرکووک یەکلایی بکاتەوە بەپێی مادەی دەستوریشەوە دەستور بۆی دیاری کردو کە دەبێت چارەنووسیان یەکلا بکرێتەوە پاشەوەی پێشمەرگە ئەو ناوچانەی کۆنتڕۆل کرد تا ڕادەیەکی زۆر ئەو ناوچانە ینی چارەنووسی یەکلا بۆتەوە وەکو چاودێران دەیبینم پاشەوەی پێشمەرگە و ناوچانە کۆنتڕۆل دەکات پێتان وانە ئەمە بە ئاسانتر بە هاوبەشی لەگەڵ پێکهاتەکان چارەنووسی ئەو ناوچانە یەکلا ببێتەوە لەگەل پێکهاتەکان درستە لەگەل خۆی ئەردە ئەو جهەکی کوردستانیە کوردێکیش لێ نەبێت ئەو جغرافیای کوردستانە بەلکو ساحل ئەیسەری مووسڵ هەموو لانی میجویش و جهکی کردستانیه و او خلکانش او که من نتویکان ازدی خو کردن برا حتی مسیحیکانش راست خصوصیتی خوان ها اثنیه اوه بس دیسا او عرضه کی کردستانه پیشی داعشش بید هر لدستی پیشمرگه بو ای باشه استا داعش توابد جاره که دی که بکینه سر مسئله دانستاندن او خینه همو چی بو رشتی او معاناته خلکی هرم و اوی خینی پیشمرگه و اوی پیشمرگه چی بود من به مختصری دارم برا اگر کرد اوش تبا دستی حزکم دبید کردی به زمانی براکماتی ایش بکته و برا توسخرماتو دوید تلعفری بگیره مثلا ماده 140 حسن بکی نیوی موصل بگیره و خوی اوش تا که براکماتیه کرد دنیا همو استا پشتی به هزی کرد دبسته و دبید به برانبر نبته و اگر هر چوی نسر مسئله قانون و نظام اتفاقات که باستان نوکر یعنی دبی کرد بمشه و سیاست بکات پیموابی استا بواقعش هرمی کردستان بمشه و سیاست دکات دیارە کاتی بەرنمەکەم تەواو بووە ناچارم ینی کۆتایی بە بەرنمەکە بهێنم دکتۆر محەممەد بازیانی ڕێکخەری بزافی چاکسازی و گەشە زۆر سوپاسی بەڕێستان دەکەین دکتۆر خەلیل ئیسماعیل چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ زۆر سوپاسی بەڕێستان دەکەین دکتۆر بەیار دۆسکی مامۆستای زانکۆی ئەمریکی لە شاری دهۆکەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سوپاسی بەڕێستان دەکەین بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی